سڵاوتان لەبێت لە بەرنامە و بە دوواداشتوونی ئەم جارەماندا باس لە ڕیکلامی بازرگانی دەکەین. دەمانەوێت بزانین لە ماوەی ڕابردوودا هیچ کۆمپانیا و لایەنی و دەستگایەکی ڕاگەیاندن بەهۆی پێشێلکردنی یاسای بازرگانی ڕیکلامەوە سزا دراوە یاخود نەخێر هیچیان تا ئێستا سزا نەدراون و وەکو پێویست یاساکە جێبەجێ ناکرێت. چونکە لەم دوایانەدا مامۆستا عەلی باپیر وەکو ڕەمزێکی هەرێمی کوردستان و نووسەر و ڕووناکبیری هەرێمی کوردستان نووسرا و پەیامێکی بۆ تەواوی دەستگاکانی ڕاگەیاندن بڵاو کردەوە و داوای لێکردن پابند بن بە ڕازگۆیی و بە ڕوونی ئەو پەیامەی کە هەیەە لە ڕیکلامە بازرگانیەکان بیگێنن تا ئەوەی پارەکانیان حرام نەبێت. لەگەڵماندا بن و سۆراق بۆ ئەم بابەتە دەکەین و دەمانەوێت لایەنی پەیوەندیدار بۆ ئەم بابەتە وەکو هەمیشە بێنیە سەرخەت. لەگەڵماندا بن. ئامێرە زیرەکەکان و سەر شەقامە گشتیەکان بینەری دەیان و سەدان ڕیکلامی جۆرا و جۆر دەبین و هەریەکە و گۆرانی بە باڵای کاڵایەکدا دەشڕێت. بۆ چاودێریکردن و ڕێخستنی ئەم کایە تازەیی نێو ژیانی کۆمەڵگە پەرلەمانی کوردستان یاسایەکی تایبەتی لە ساڵی 2019 پەسەند کرد و لە ڕۆژنامەی وەقایعی کوردستان بڵاو کرایەوە و چووە بواری جێبەجێکردنەوە. بە پێی بڕیاری ژمارەی 4 ساڵی 2019 وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان هەر میدیایەک کاتێک ڕیکلام بۆ بەرهەمێکی بازرگانی بڵاو دەکاتەوە پێویستە مۆڵەتی لایەنی پەیوەندیداری بەرهەمەکەی هەبێت و ئەو کات ڕیکلامەکە بڵاو بکرێتەوە. لە مادەی 2 یاساکە و خاڵی دووهەمدا هاتووە دەبێت پەیامی ڕیکلام ڕازگۆیانە و ڕوون و ڕەوان بێت. هەروەها لە کاتی بەرهەمهێنانی توێژینەوە زانستیەکان پێویستە سەرچاوە بەکارهێنراوەکان ئەکادیمی و پشت ڕاستکراوە بن. لە مادەی 3 یاسا هەموارکراوەکەی ساڵی 2019 هاتووە هەموو ئەو ڕیکلامە بازرگانیانەی پێچەوانەی سیستمی گشتی، ئادابی گشتی، ئاسایشی گشتی و مافەکانی مرۆڤن بڵاوکردنەوەیان ڕێگە پێنەدراوە لە هەرێمی کوردستان. لە مادەی 6 یاساکە هاتووە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتەکانی شارەوانی و گەشت و گوزار و بازرگانی و پیشەسازی و وەزارەتە پەیوەندیدارەکانی دیکە ئاسانکاری بۆ جێبەجێکردنی ئەم یاسا بەرکارە بکەن. لە کۆتایی یاساکەدا هاتووە ئەگەر پێچەوانەی ئەم یاسایانە کار بکرێت ئەوە میدیاکە دەبێت ڕاستەوخۆ ڕیکلامەکە ڕابگرێت. هەروەها ئەم لایەنەی ڕیکلامەکەی پێشکەش بە میدیاکە کردووە و خودی بەرهەمهێنەر و بڵاوکەرەوەی ڕیکلامەکەش سزای بژماردنیان بۆ بکرێت بەمەرجێک بژماردنەکە لە 500,000 کەمتر نەبێت و لە 15 ملیۆن دینار زیاتر نەبێت. لە ئەگەری دووبارەکردنەوەی سەرپێچیەکە سزاکە 2 هێندە و زیاتر دەکرێت. ئەمە لە هەرێمی کوردستانە لە دامەزرانی پەرلەمانی کوردستانەوە تاوەکو ئێستا نزیکەی 490 یاسا دەرچوون. لەو 490 نزیکەی 11 بۆ 12 یاسای تایبەتە بەڕێکخستنی کاری ڕاگەیاندن و ڕۆژنامەگەری بە سەرجەم بواریەکانیەوە بە یاسای جیاواز دەرچوون. هەڵبەت ئەم یاسایانە بەشێکی زۆریان کەم و کورتیان تایە، بەشێکی زۆریان لێکچوون هەیە لە نێوان مادە و بڕگەکانیانە پێویستیان بە هەموارکردنەوە هەیە و ئەم هەموارکردنەوەیش بە جۆری جیاواز ڕوویاوە. لە ساڵی 2019 یاسای ژمارە 4 ڕێکخستنی ڕیکلامی بازرگانی لە ساڵی 2019 بە یاسای ژمارە 4 ڕێکخستنی ڕیکلامی بازرگانی دەرچوو. ئەم یاسایە پێشوەخت لەلایەن لیژنەی ڕۆشنبیری و ڕاگەیاندنەوە کۆمەڵی وەرکشۆپی بۆ کرا بۆ ئەوەی قسە لەسەر ئەو مادە و بڕگانە بکەن کە لە یاساکەیە جێ بکەنەوە. هەڵبەت ئێمە بەشێک بوون لەوانەیە کە بانگێش کرابوون بۆ هەولێر بۆ ئەوەی قسە لەسەر ناوەڕۆکەکەی بکەین لەوێدا پێشنیازی زۆر بەجێ فرانە ڕۆ و ئەو درافتەی کە دانرابوو شتی زۆر ورتر باشتر جیاوازتری تێدا بوو بە تایبەت لە ڕووی بەرهەمهێنان و لە ڕووی پەخش و لە ڕووی بڵاوکردنەوەی جۆر و کواڵیتی ڕیکلامەکان ناوخنی ڕیکلامەکان چی بن و ئەو شتانی کە ڕێگە پێنەدراوە دەستنیشان کرابوو و ورتر دەستنیشان کراوە وەکو
ناوڕۆشی ئەم یاسایە نەبوو کە دوایی چۆ پەرلەمانەوە بەڕاستیەوەی کە بەکەوتنەکە چی بوو؟ ئەوەی کە هاتە دەرەوە تەواو جیاواز بوو لەگەڵ ئەوەی کە ئێمە گفتوگۆمان لەسەر کرد. بەرکەوتنەکە لە چیا بوو؟ ئەم یاسایی کە هاتووە دەرەوە زۆر بە گشتی باز لە شتەکانەکە و ئاراستەی یاساکەشی گۆڕیوە لە بەرەمێنان و پەخش و بڵاوکردنەوە بۆ ڕێکخستنی ڕێکلامی بازرگانی، ینی تەشخیصیشی کردووە تەنها ڕێکلامی بازرگانی بۆ نمونە تەرکیزی لەسەرەوەیە ڕووناکی و ڕێکلامانی کە لەسەر جادەکان لە شوێنە گشتەکانە بڵاوەکرێتەوە چەند بێ چۆن بێ ئەوانە بێ قسە لەسەر ناوڕۆکی ڕێکلامەکان نەکراوە کە چی ڕێگە پێدراوە چی ڕێگە پێنەدراوە، تەنها بە یەک دوو ڕستەی مەتاڵی باز لەوە ئەکا کە پێچوانەی ئادابی عام و مافی مرۆڤ بوونە ئاسایشی گشتی و ئەوان نەبێت کە بەڕاستی ئەمانە کۆمەڵە چەمکی مەتاتین کاتی کۆشی کە یاسای ژمارە 35 ڕۆژنامەگەری لە 2007 دەرچوو و پێشتر ناڕزایی لەسەر دروست بوو لەسەر ئەم چەمکانە بوو. ئەم چەمکانە زۆر گشتین ئاسایشی نیشتیمانی ئەبێ تعریف کرێ مەبەست لێی چییە چۆنە ئادابی عامە ئەبێ تعریف کرێ چۆنە و ناوڕۆکەکەی چییە کامە بە ئادابی گشتی دانرێ کامە بە ئادابی گشتی دانارێ بەها ئاینیەکان بۆ نمونە ئەبێ پێناسە بکرێ ئایا بەهای ئاینی کام ئاین ئیسلامە مەسیحیە جوولەکەیە کامیانە لە 2021ەوە 2019 بەبست دوای ڕێنمایەکەش ڕێنمایەکە لە 2023 دەرچوو ڕێنمایی 2023 بە پیزانەرەکەی ئمە هەڵوەشێردرایەوە لە 2021 ڕێنمایەکەی لە ساڵی 2023 ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2023 بۆ ڕێکخستنی کاری میدیایی لە هەرێمی کوردستانە دەرچوو لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە ئەم ڕێنماییە با بڵێن کەڤەری تۆڕە کۆمەڵایەتەکانی کردبوو کەڤەری ڕێکلامی کردبوو و میدیای چاپکرا و پەخشکرا و ئەوانە و جۆرێک بوو لە هەموارکردنەوە بۆ ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2014 کە تایبەتە بە ڕێخستنی سپیس و پەخشی رادیۆ و تەلەڤیزیۆن لە هەرێمی کوردستانە وەزارەتی ڕۆشنبیری دیارە هەستی بەوە کردبوو کە ئەم ڕێنماییە کۆنا و یاسایەکی دیاریکراویش بۆ رادیۆ و تەلەڤیزیۆن لە کوردستانە نییە بۆیە ویستی بەم ڕێنمایە هەم معالەجەی میدیای پەخشکرا بکە لەگەڵ میدیای دیجیتالیە چونکە ئێمە پێشتریش پرۆژه یاسای ڕێخستنی میدیای دیجیتالی میدیای ئەلکترۆنی لە پەرلەمانی کوردستانە خوێندنەوەی یەکەمی بۆکرا لەبەرەوەی ناڕزایی زۆر لەسەر دروست بوو دیسان ئەویش بە بڕیارێکی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ڕاگیرە و ڕێنمایی ژمارەیەکی ساڵی 2023 کە بۆ ڕێخستنی کاری میدیایی بوو لە هەرێمی کوردستان و باسی لە میدیای ئەلکترۆنیژە کردوە لە نێو ئیشانە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەویش لەلایەن سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانەوە ڕاگیرە لەبەرەوەی دیسانەوە ناڕزایەتی لەسەر بەرگۆ مادەکانی دروست بوو کە بەشێک لەو بەرگۆ مادانە بۆ سنووردارکردنی ئازادیەکانی دەربڕین و ڕۆژنامەگەری بوو جیاوازی نەکردبوو لە نێوان کەسێک کە ئیشی ڕۆژنامەوانیەکە وە کەسێک وەکو بەکارێنەری تۆڕە کۆمەڵایەتەکان ئەگەر یاساکە ورد بووە یاساکەی 2019 پێویستی بە ڕێنماییەکە ئەکرد بەڵێ هەمووی ڕێنمایی بۆچی دەرەچێت ڕێنمایی بۆ ئاسان جێبەجێکردنی یاساکە دەرەچێت بۆ ڕێکارەکان بەڵێ بۆ نمونە لە یاساکەی ئەڵێ پێچوانەی ئادابی گشتی نەبێ ڕێنمایە دەرەکەی ئەڵێ ئادابی گشتی مەبەست لەمە لەوەیە ئەڵێ پێچوانەی ئاسایشتی نیشتیمانی نەبێ ڕێنمایەک دەرەچێت پێناسەی ئاسایشی نیشتیمانیەکە واتە بۆ ئاسان جێبەجێکردنی یاساکەیە ئەگەر ڕێنمایەک دەرنەچوو بە واتای ئەوە نایە کە یاساکە جێبەجێ ناکرێت یاساکە لە حاڵەت ڕێکاری دیکە و ڕێنمایی دیکە دەربشوێنرێ لە یەکەم ڕۆژی دەچوونی یاساوەکە تاوەکو ئێستا ناڕزایی با بڵێن توێژی ئەکادمیان و ڕۆژنامەوانانی لەسرە چونکە ئێستا ئەو یاسایی کە دەرچوە یاسا ڕێخستنی ڕێکلامی بازرگانی تا ڕادەیەک دوور کەوتۆتۆ لە ئیشی میدیایی زۆتر پەیوەندی هەیە بە وەزارەتەکانی گواستنەوە و گەیاندن و ئەوانەوە و ئەوان تەعاملی لەگەڵاکەن بەدڵناییەوە ئێمە لە کوردستانە پێویستمان بە یاسایەکی تازە هەیە کە کەڤەری هەموو بوارەکانی میدیای چاپکرا و پەخشکرا و دیجیتالی و لە نێوانیشان ڕێکلام بکا بۆ ئەوەی دەستنیشانی ئەوە بکە کە ناوەڕۆکی ڕێکلام چی بێ و چۆن بێ و بە چه ئالێتێک بەرهەم بێنرێ و چۆن چاپ و پەخش و بڵاو بکرێتەوە یاسای ڕێکلامی بازرگانی کە لە پەرلەمانی کوردستان لە خولی پێنجەم دەرچوو ئەم یاسایە کۆنتڕۆلی ڕێکلامی بازرگانی کرد لەبەر ئەوەی کە ڕێکلام دەکرا لە ڕاگەیاندنەکان بەبێ ئەوەی هیچ یعنی کۆنتڕۆلکردنێک هەبێ یاخود هیچ سانسۆرێک بخرێتە سەر هەندێک
جۆری ڕێکلام یاخود هەندێک مادە کە ڕێکلامی بۆ دەکرێت یاخود هەندێک خۆراک کە ڕێکلامی بۆ دەکرێت کە دەبێتە هۆی شێرپەنجە کە دەبینین کە لە هەرێمی کوردستان ئێستا ڕێژەی توش بوون بە شێرپەنجە یەکجار زۆرە. ئێمە لە پەرلەمانی کوردستان کە ئەو یاسایە دەرچوو ڕێکلامکردنمان بۆ کۆمەڵێک کاڵا ڕاگرت لەوانە ڕێکلامکردن بۆ مەشروب و هەروەها بۆ جگەرە بۆ نێرگەلە بۆ ئەو خواردەمەنیانەی کە زیان بە تەندروستی مرۆڤ دەگەن و هەروەها بۆ ئەو کاڵایانەی کە زیان بە زاکیرەی منداڵان دەگەێنن و ڕێکلامکردن بۆ کۆمەڵێک شت کە بەڕاستی مەترسی لەسەر تەندروستی گشتی هەیە لە کۆمەڵگەی کوردەواری بەڵام بەداخەوە ئەوەی کە ئێستا جێبەجێ ناکرێ خودکاری پێ ناکرێ بە هەر بیانوێک ئێمە لە هەرێمی کوردستان ئەو کێشە گەورانی کە هەمانە کارنەکردنە بە یاسا لە پەرلەمان یاسای باش دەردەکرێت بەڵام حکوومەت هەرێمی کوردستان جێبەجێی ناکە هەر یاسایە و بە بیانوێک خۆی ئمە بە پێ پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان کە هەموار کراوە هەر پێشنیازە یاسایە کە پێشکەش بکرا بە دەبوو پێشتر ڕێی حکوومەت وەربگیرێت لەسەر ئەوەی کە ئایا ئەو یاسایە پێویستە چونکە بۆ ئەوان جێبەجێ دەکەن ئایا پێویستە دەربکرێ حکوومەت ڕای لەسەر بوو و هەروەها ڕەزامەندی دەڕڕی بە ئامادەبوونی لایانی پەیوەندیدار و وەزارەتە معنیەکان ئەو یاسایە دەرچووە لە خوێندنەوەی یەکەم دووەم بە تایبەت خوێندنەوەی دووەم حکوومەت بەشدار بووە لایەنە پەیوەنددارەکان بەشدار بوونە ئینجا ئەو یاسایە دەرچووە ئەوەی کە ئێستا کاری پێناکرێ بەڕاستی ئەمە خەلەلێکی زۆرە دروستبوونی بۆشایی یاساییە پێچەوانەی یاسا و هەروەها پرەنسیپەکانە و پێشێلکردنی سوڵتەی یاسادانان تەشریعیە کە دەسەڵاتی یاسادانان یاسا دەردەکە بۆ دەری دەکە کە سوڵتەی تەنفیزی جێبەجێ بکە بەڵام بەداخەوە کە جێبەجێ ناکرێ ئەوە هیچ پاساوێک هەڵناگرێ خۆی دەکرێ هەڵەو کەم و کوڕی هەبێ هەر یاسایەک بەڵام کە هەڵەو کەم و کوڕیەکانیت بۆ بە دەردەکەوێت لە سنای چەند ساڵێک ممارەسەکردن دەردەکەوێت نەک تۆ یەک ساڵ یاسا جێبەجێ بکەین جا بڵێ هەڵەو کەم و کوڕی هەیە نەخێر دەبێت چاوەڕێکەکەی تاخ ئەو خولەی پەرلەمان دەست بەکار دەبێت اینجا پرۆژە هەموارێک پێشکەشکەی بۆ ئەوەی کە هەموار بکرێتەوە کە خەلەل هەبێ بەڵام کە نەبێت دەبێت هەر جێبەجێ بکرێت نەک بێی ڕێنمایی پێشووتر تۆ بێکاری پێ بکە لە کاتێکدا ئەمە یاسامان هەیە. دیارە بابەتی ئەکڕین و فرۆشتن و بابەتی ڕێکلامکردن بۆ ئەو کاڵانەی کە ئینسان ئەیفرۆشێ بابەتێکە شریعەتی ئیسلام لێی بێدەنگ نەبووە بەڵکو هەم باسی شەریعەتەکەی کردووە هەم باسی حکومەکەی کردووە هەم باسی ئەو مەرجانەی کردووە کە لە شریعەتی ئیسلامە گرنگە ئەو کەسەی ڕێکلامەکە ئاگای لێبێت لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه و آله وسلم ڕێکلام بۆ کاڵا کراوە بەڵام بە شێوازێکی بیدایی یعنی لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتێکە لە شاری مەدینە خەڵک شتومەکی فرۆشتووە عەبدێکیان گردووە کۆیلەیەکیان گردووە لە بازاڕ بانگەوازی بۆ کردووە ئەوە شتێکی بیداییە بەڵام ڕێکلامە یعنی عەبدێک کۆیلەیەک بانگەوازی بۆ کاڵایە کردووە ئەمە جۆرێک لە جۆرەکان بۆ جۆرێک لە جۆرەکان تر شتیان هێناوەتە دەرەوە عەرزیان کردووە ئەمە جۆرێکی بیداییە پێغەمبەر صلی الله عليه وسلم دایەتی بەلای کابرایەکە گەنمەکەی دانێوەڵەکەی دانا و دەستی کردوتە ناوی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ژێریتەڕ بووە فەرموویەوە بۆ ژێریتەڕ فەرمووی باران تەڕی کردووە فەرمووی دەی تەڕێکە بۆ ناخەیتە سەرەوە بۆی خەڵک بیبینێت یعنی خەڵک نەخەڵەتێنێ ئیدەن بردنە دەرەوەی ئەم گوێنیە لە دوکانەکە ئەمەش جۆرێکە لە جۆری ڕێکلام وەگردنی کۆیلە جۆرێکە لە جۆرەکانی ڕێکلام چونکە شریعەتی ئیسلام ئەمە حرام نەکردووە يعني شريعتي إسلام قل من حرم زينة الله التي أخرج لعبادي والطيبات من الرزق كسني ناتواني ما حرام كات باشا أنا قلت ما شاكين صحابيك ما نبي وتري دحيي كري خليفي كلبي أم دحيي كلبي أشو للشام وبازرقاني أنا أبو مدينة يعني اشتي هنا داني ولا أنا قنمي هنا مثلا وشتاني كخواردن بوايا أي هنا الروجي أجات وشاري مدينة عادت يعني وابوا هركاتيك الدحية بقشت هذا شاري مدينة كسكاري لنا ومدينة دفيا ليدا دفيا ليدا كأنه هو الدحية جيشت أمر جورك بولتشي للركلام بوكالا كاتيك لكاتي وتاري جمعة دابوا دحية جيشتوا كدنكي دفها توا بشك لها والله شو نتدرو لأنه يجي جمعة
لحديث مسلم هاتو دوان كەس لە جمعەکەیان ماوەتەوە چوونە سوورەتی جمعە هۆکاری هاتنە خوارەوەی ئەمە بووە وإذا رأوا تجارة أو لحوا انفضوا إليها وتركوك قائمة كباسي بيغمبرك صلى الله عليه وسلم يعني سورة الجمعة بهوي بابدي الركلام وهذا تخوارا بمشي واجه إذن بردنا دروي كالاكا بانقواز كردن للريكويليك وعبديك وهروها اللي داني داف أما جوارك اللي جوارك عن الركلام بوي الركلام كردن لشريعتي إسلام دا وكو بابەتی ڕێکلام ڕێگەی لێ نەگیراوە بەڵکو توانین بڵێن هەر پێنج حکومەکەی شریعەت لە ڕێکلامە جێگیرە بێت هەندێک جار ڕێکلامکردن واجبە بابەتێکی قورئانیە مەسەلەن فێربوونی واجبە ڕێکلامکردن بۆی واجبە هەندێک جار ڕێکلامکردن سونەتە ئەو شتەی کە سونەتە ڕێکلامی بۆکەی سونەتە هەندێک جار ڕێکلامکردن حرامە ڕێکلام بۆ عراق بۆ ئەوانە مەسەلەن هەندێک جار ڕێکلام مەکروهە ناپەسەندە مەسەلەن تۆ ڕێکلام بۆ کەسێک بکەی شتێک لای خەڵک خۆشەویستکەی کەسێک کە بەدەستی چەپ نانەخوات ئەمە ڕێکلامکردن بۆ ئەمە ناپەسەندە مەکروهە هەندێک جاری ڕێکلام مباحە کە بابەتە ناشرعەکانی تیانوێت ئیدەن بابەتی ڕێکلامکردن هەر پێنج حکومەکەی شریعەتی تێدا جێبەجێ بەستەریدا تەطبیق بێ بەڵام گرنگە ئینسانی مسلمان کاتێک ڕێکلامەکە بەڕاستی لە دیجیتال میدیاوە بێت لە ڕادیۆوە بێت لە کەناڵی فەزائیەوە بێ زۆر گرنگە ئەم کەسەی کە ڕێکلامەکە ئاگای لەوە بێ کە شریعەتی ئیسلام چۆن باسی کردەوە کاکەریوان ئێستا ئەتوانین بڵێین تا چەند ئەم ڕێنماییە کە لە 2014 ئێستا خوێنمەوەەوە ئەو یاسایی 2019 هاوکار بۆ کاروبارەکانی ئێوە و ئەو ڕێگریانە چین کە لە ئاستۆمۆحیەوانی مەخێر هاتن زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ گفتوگۆکردن لەسەر ڕێکلام و ڕێکلامی بازرگانی کە ئێستا بە پێی ئەم واقعەکە ئێمە تیاژین کاریگەری گەوری لەسەر ژیانی کۆمەڵایەتی سیاسی و میدیایی هەیە لە ڕاستیە ڕەنگە ڕێکلام جۆلێکان ڕێکلامی بازرگانی خزمەتگوزاریەکە بۆ برەوپێدانی کاڵایەک یان فیلمێک یان بنمونە شوێنێک دیارە ڕێکلام مێژوویەکی پێشتری هەیە ئەم ڕێکلامە لە ڕابردووە زۆرجە هەندێک کەلوپەر هەیە کە بۆی کە زۆرتر بچێتە ناو خەڵکەوە یان وا لە بەکاربەر بکە کە سەرنجی ڕابکێشێ ڕەنگە وێنەیەکی لەسەر بوو بێ یان جوانتن ڕازێنرا بێتەوە ڕێکلام لە ڕابردووە ڕەنگە سادەتر بووێ بەڵام لەگەڵ گەشەکردنی ژیانی کۆمەڵایەتی و بازرگانی و لەگەڵ زیاتر گەشەسەندنی بوارەکانی ڕاگەاندن و میدیا بەدڵنیایی ڕێکلامی بازرگانیش گەشەی زۆری کردووە وای لە هاتووە ئێستا هەموو ئەو کاڵانی یان هەموو بنمونە مۆڵێکە یان فێلایەکە یان میدیایەکە هەر شتێکە ناوی ئەبێت وایک دوێ لە ڕێگەی ڕێکلامەوە ئەچێتە ناو خەڵکەوە بۆیە بەپێی ئەو واقعە ڕێکلامەکەش گەشەی کردووە و ئەمەش لە ناو یاسا و ڕێنمایەکانە بەپێی یاسایەکە ساڵی بەپێی ڕێنمایەکە ساڵی 2014 دەرچووە بەپێ لە فەقەرێکە باس کراوە ئەوش زۆرتر ئاماژەیە بووە کە قسەکردنە لەسەر یان ئاماژەیە بە ڕێکلام و کوالیتی ڕێکلام و جوانی ڕێکلام و هەروەها ڕێگریکردن لەو شتانی کە کاریگەری خراپی هەیە لەسەر ئادابی گشتی لەسەر سیستمی گشتی یان لەسەر ئاسایشی گشتی لەسەر تەندروستی گشتی یان لەسەر مافەکانی مرۆڤ زیاتر ئەو ئاماژانەیان ئەو خاڵنی کە دەستیان کراوە لێ ڕۆمێت لەو ڕێنمایی ساڵی 2014 بۆ ڕێگرتنە لەوە ئەم بڵێن ڕێکلامی بازرگانی دوای ئەو ڕێنمایە خۆی لە ڕاستیە ئەوەی دو ساڵی 2014 ڕێنمایی تایبەتە بە فریکوێنسی بۆ کەناڵەکانی ڕاگەاندن وەک ڕادیۆ و تەلەڤیزیۆن لەنا ئەو ڕێنماییەشە بە فەقەرەیەک باز لە ڕێکلامی بازرگانی کراوە دواتر لە ساڵی 2019 حکوومەتی هەرێمی کوردستان بە یاسایەک ئەمەی ڕێخسۆتەوە پەرلەمانی کوردستان بڕیاری لەسەردا و لە ڕۆژنامەی وەقاعی کوردستانە بڵاو کراوەتەوە بەپێی ئەو یاسایەش کۆمەڵێک ڕێوشێنی بۆ ڕێکلام دەستنیشان کردووە و هەروەها بۆ ئەو لایەنانی یان ئەو کەسانی کە لەو ڕێکلامانە دەرچن کۆمەڵێک سزای دەستنیشان کردووە هەر لە یاساکە ئاماژە بۆ کراوەکە دەبێت ڕێکلام چۆن بێت دەبێت کاریگەری لەسەر چ بوارێک نەبێ ئەمانە بۆ شێوە ڕێکراوە دواتر وەکو ئاماژەم پێکرد کە بڵین ڕێکلام گەشەیەکی زۆری کردووە ڕێکلامی بازرگانی گەشەیەکی زۆری کردووە لە ساڵی 2023 وەزارەتی ڕۆشنبیری و لاوان و بەڕێوەبەراتی گشتی ڕاگەاندن چاپ وڵاوکردنەوە هاتن ئەو ڕێنمایی ساڵی 2014 هەموار کردەوە وایان کرد کە ڕێنمایەکە شاملتر بێ فراوانتر بێ بە شێوەیەک
کە هەموو بوارەکان بگرێتەوە یان هیچ مەجالێک نێڵێتەوە بۆی کە ئەگەر کە سەرنجی تۆ ڕابکێشێ لە ڕکلامکردنا بەپی ئەو ڕێنمای تێدا بوو بەڵام بەداخەوە بە بیانی بەرچەسکردنەوەی ئازادیەکان حکوومەت جارێکە ئەو ڕێنمایە ڕاگرتووە ئەو کاری پێ ناکرێن. دوای ئەوەی لە ساڵی 2023 ڕێنمایی یاساکە لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوان دەرچوو بەڵام بە پاساوی ئەوەی یاساکە ئازادی پێشێل دەکات بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیران ڕێنماییەکە هەڵپەسێردراو لە ئێستادا کار بە ڕێنمایی ساڵی 2014 دەکرێت. بەپی یاساکە بێ کەسێک هەڵ بستێت شکات بکات لە تەلەڤزیۆنێک یان لە کۆمپانیایەک چۆنیە ئەو مەسەری یاسایە کاچێت بواری جێبەجێکردنەوە چکە لە کۆتاییدا بێ کەسێک سکاڵا بکە وانە؟ ئێمە ئەگەر کەسێک گلەی هەبوو لە ڕکلامێک یا لە ناوەڕۆکی ڕکلامێک دوو لایەنە بێ پێ هەڵسن ئەو کەسەی کە پێی زەرمەند بووە کە کەسێکی ئەشێ سروشتی بێ واتاوانی کە وەکو مرۆڤ یا کەسێکی معنەوی بێ وەکو دام و دەستگاکان بەدەر لەمانە ئەشە داواکاری گشتی پێ هەڵسێ ینی بە تۆمارکردنی سکاڵا هەموو ڕفتارێکی مرۆڤیش کە بۆی ڕوکنی تاوانی تا دروست بێ بێ چوار پایی تیا هەبێ یەکیشان پایی مادیە یەکی پایی معنەویە یەکی پایی شەرعیە و یەکیشان پایی علەنیە لە تاوانەکانی ڕاگەیاندنە. ئێمە لە ڕووە پایە شەرعیەکەەوە مەبستی ئەوەیە کە یاسایەکە بێت دقێک هەبێ کە تەبەنی ئەم جۆرە تاوانە بکەوە دەستنیشانی کردبێ ئەمە تاوانە و سزای بۆ دانابێ و سزاکەشی دەستنیشان کردبێ. لە کوردستانە تا ئێساونەی ئێمە ئاگاداربین هیچ سکاڵایەک تۆمار نەکراوە لەسەر خراپی ناوەڕۆکی ڕکلامێک. ئەمەش تۆزێ بە شێوەیە شێوەکان لاوازی یاساکە دەرناکات؟ بەڵێ بەدڵنیایی لاوازی یاساکە دەرەکات چونکە لە یاساکە هیچ دەستنیشانی ئەوەی نەکردووە کە چۆن و بە چ شێوەیەک با بڵێن تاوانی خراپی ڕکلامێک دروزە بێ. ڕێنمایەکانی 2014 پێ چۆنەکە ئێستا کار بەوە ڕێنمایەکانی 2014 بۆ کاتی خۆی زۆر باش بوو بۆ لە بەرەوەی مەودای سپیسی ڕادیو تەلەڤیزۆنەکانی ڕێگەکەس و هەندێک ڕێنمایی هەبوو بۆ چۆنێتی تازەکردنەوەی مۆڵەتی ڕادیۆکان تەلەڤیزۆنەکان پەخشەکانیان و هەندێک قەدەغەکراوی تیا بوو کە ئەگەر ئەوانە بکرایە باڵێن وەزارەتی ڕۆشنبیری ساڵانە مۆڵەتی ڕادیۆکە یا تەلەڤیزۆنەکەی تازە ناکرێت بەڵام ئەمە بۆ 2014 کە ئێستا ئێمە لە 2025 نزیکەی 11 ساڵی بەسەرا تێپەڕیەوە پێویستی بە ڕێنمایی تازەیە هەتا پێویستی بە یاسای تازە هەیە و من ئەو فەوزا تەشریعی کە لە کوردستانە هەیە لە بینی یاساکانە بەباشی نازانم پێویستەکە کە یاسایەکی گشتگیری بۆ هەموو جۆرەکانی ڕاگەیاندن و لە نێویشاندا ڕکلام دابندێ. دکتۆر ئێستا کۆمپانیایەکێت بۆ بەشی ڕکلامی کەناڵی ئاسمانی پەیام ئەڵێ من ئەم ڕکلامەم هەیە لە هەما کات چاپەپی یاساکە لێ بێت و پاڵپشتیەکی ئەم بەرهەمەتە بێ کە ئەم بەرهەمە ئەم جێتە بێ کێ بیکە تەلەڤیزیۆنەکە حەڵستێ بەدوایە بچێ یانە بێ کۆمپانیاکە خۆی ئەبێ لایانی پەیوەندیدار کێ جێهەی معنی کێ بەم پرسە؟ بەم پرسە وەزارەتی ڕۆشنبیریە وەزارەتی گواستنەوە و گەیاندنە و هەندێک ڕکلام هەیە کە پەیوەندی هەیە بە بواری تەندروستی و وەزارەتی تەندروستیە ئێستا خۆی ئەبێ ئەوان بچن سکاڵا بکەن یان ئەبێ ئەوان موافقەی بۆ بکەن؟ هەر ڕێکلامێک کە بەرهەم دەیێرێ ئەبێ بە فلتەراتا بڕوە. ئایا ئەم ڕێکلامە لە ڕووی تەندروستیەوە لە چوارچێوەی ئەو ڕێنمایانی وەزارەتی چونکە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستان ڕێنمایی دەرکردووە کە هەندێک جۆری دەرمان و چارەسەری پزیشکی هەیە کە ڕێگەی پێ نایە ڕێکلامی بۆ بکرێت. پێت وایە ئێستا ئەو بابەتە وەکو پێویست سوودی لێ بینراوە؟ نەخێر وەکو پێویست سوودی لێ نەبینراوە لە بەرەوەی هیچ کەسێک نییە کە باڵێقابەکە وەکو پێویست نییە چاودەری وەکو پێویست نییە نە لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە نە لەلایەن سەندیکای ڕۆژناونووسانی کوردستانەوە نە لەلایەن وەزارەتی گواستنەوە و گەیاندنەوە و ڕێکخراوەکانیش تا ئێستا چاودێریی وردیان لەسەر ناوەڕۆکی یاساکە نەکردەوە بۆ لە بەرەوەی وەکووتم بە جۆرە لە جۆرەکان دوور کەوتەوە لە ئیشی ڕاگەیاندن و ڕۆژنامەگەری زۆرتر ئێستا پەیوەندی هەیە بە ڕێکلامی بازرگانیەوە کە ڕێکلامی بازرگانیش ڕەنگە ڕەهەندێکی بچووک بێ لە ناو ڕێخستنی یاسای ڕاگەیاندن. ئێمە بۆ دەرچواندنی ئەو یاسایە هەوڵی زۆرماندا کۆبوونەوەی زۆرمان کرد بە تایبەت وەک فراکسۆنی کۆمەڵی دادگەری بە تایبەت ئێمە ئەنی بەڕاستی زەختمان زۆر لەسەر ئەوە کردەوە کە ئەو یاسایە دەبێت ڕێکلامکردن بۆ خواردنەوە کحولیەکان بۆ جگەرە و بۆ نێرگەلا دەبێت ڕێکلامکردن قەدەغە بکرێ و ئەوە بوو لە دەقێکی مەتاتی
جێگامان کردەوە کە مەخواستی ئێمە نەبوو، خواستی ئێمە بوو کە بە تەحدید دیاری بکرێ ڕەکلامکردن بۆ ئەو کاڵایانە 16 مادە بوو 16 کاڵا بوو ئێمە گوتمان دەبێت ڕێکلامکردن بۆیان قەدەغە بکرێ بەڵام کردیان بە دەقێکی مەتاتی بەڵام ئەو دەقەش یەکانگیرە لەگەڵ دەستوری عێراق کە نابێ ئەو جۆرە کاڵایانە ڕێکلامیان بۆ بکرێت. من وەک خۆم وەروە فراکسیۆنی کۆمەڵی دادگەری چاودێری سەرجەم ئەو یاسایانەمان دەکرد کە لە خولی ئێمە خولەکانی پێشووتریش دەرچوو بوون و چاودێری ئەو یاسایەمان کرد و من خۆم پرسیارم نار بۆ لایەنی پەیوەندیدار کە ئایا ئەو یاسایە جێبەجێ دەکرێت و هەروەها لە ئەسنای جێبەجێکردن و ئەنجامی جێبەجێکردن زەرەر و زیانەکانی چین بۆی کە پێویستی بە هەموار بێ هەموار پێشکەش بکرێت بەڵام بەداخەوە وەکو پیشەی هەمیشەیان دەسەڵاتی جێبەجێکردن وەکو پێویست وەڵامی پرسیاری پەرلەمانتاران ناداتەوە و هەروەها بەڕاستی ئەنی ئەوەی کە ئەرکە لەسەری بە پەیڕەوی ناخۆی پەرلەمانی کوردستان ئەرکە لەسەری وەڵامدانەوەی پرسیارە بە شێوازێکی وا وەڵام ناداتەوە کە ئەوەی ئێمە دەمانەوێت دەستمان بکەوێت بۆیە ئێستاش دەبینین دەسەڵاتی جێبەجێکردن ئەوەی کە بەدڵی نەبێ لە مەسلحەتی نەبێت لە بەرژەوەندی نەبێ ئەوە جێبەجێ ناکاودێ ڕێنمایی یەک لەو سەردێنێ کە قانونێکی لە بر دەرچووە ڕێنمایی دێنێ جێبەجێ دەکات نەخێرە یاسا کە لە پەرلەمانی کوردستان دەردەچێت دەبێ ڕێنمایی دەربکرێ بۆ ئاسان جێبەجێکردنی نەک یاسایەکە خۆیان بە هەوەسی خۆیان بڵێن ئێمە ئەو یاسایە جێبەجێ ناکەین کە پێویستی بە هەموار بێ پێویستە لە خولەی پەرلەمان هەموار بکرێتەوە و ئەو خاڵانەی کە ئاسان جێبەجێ ناکرێن ئەو خاڵانە هەر حکوومەت پرۆژەیەک پێشکەش بکە بۆ هەموارکردنی ئەو یاسایە. من لە خزمەتانە 6 خاڵ باسەکەم شریعەتی ئیسلام 6 خاڵی داناوە 6 مەرجی داناوە بۆ ڕێکلام تاوەی شەرعی بێت کورتی و بەکوتی 6 خاڵی داناوە هەر کاتێک ڕێکلامکردن ئەم 6 خاڵی تێدا بوو ڕێکلامکردنەکە حەڵاڵە هەر کاتێک ئەم 6 خاڵی لە دەستدا ئەوە ڕێکلامکردنەکە ڕێکلامکردی ناشەرعیە خاڵێکیان لەدەستدایان هەمووی بە یەک و لەدەستدا خاڵێکی یەکەم ڕازگۆیی پێغەمبەری خوا فەرمێ التاجر والصدوق الأمين مع النبيين والصديقين والشهداء والصالحين ڕازگۆی ینی معقول کابرا شتێک ئەفرۆشێ ئێکسپایر بوو بە درۆڵ ئێکسپایر نەبووە شتەکە ئەسڵی نییە یعنی ئەمە مەسەلەن ڕێکلام بۆ شتێکەکە درۆکە لەگە خەڵکە ئیتر ئەمە قیاسکە ئیدەن ڕازگۆیی هەر کاتێک ڕێکلامکردن ڕازگۆیی تێدا بوو ئەوە ڕێکلامەکە حەڵاڵە درۆی تێدا بوو هەڵخەڵەتاندنی تێدا بوو ئەوە بەڕاستی ڕێکلامەکە ڕێکلامێکی حرامە پاشان ئەبێ ئەو ڕێکلامە بۆ شتی حرام نەبێت یعنی ڕێکلام بۆ مەی خواردن نەبێ بۆ عارەق نەبێ ڕێکلام بۆ بیرە نەبێ مەسەلەن ڕێکلام بۆ جگەرە نەبێ چونکە ئەو شتانێک کە حرامن بەکاری بێنی ڕێکلامکردن بۆ ژان هەر حرامە وەکو چۆن ئەو شتانەی واجبە خەڵک بیزانێ ڕێکلام بۆ کردنیان واجبە ئیدەن ئەمە خاڵی دووەمە بێ ئەو شتە لە شتە حرامەکان نەبێ خاڵی سێم ئەبێ هەستی جنسی نەجوڵێنێت بەداخەوە ئەمڕۆ گۆرەوی فرۆشن ڕسمی ئافرەتی لێدەن یعنی جاری وایە لە بازاڕەکاندا لە چکەیەکە مەسەلەن سابوونیەکە ئەمە حرامە ئەگەر دەسەڵاتی بابای موسڵمانی تیابێ نابێ بیکات بەڵام ئەگەر لە دەرەوە ئاوا بووی دە شار نییە جلوبەرگیشی ئەفریقا جلوبەرگ مەسەلەن یعنی جاری وایە تۆ دەی بە بەردەم دوکانێکە ڕوود نایە سەر هەڵبڕی بۆیە خاڵی سێم ئەبێ غەریزەی جنسی ئینسان نەجوڵە نێو ڕێکلامە یعنی جاری وایە ڕێکلام بۆ کاڵایەکە لە ژولاری ئافرەتێک دەرەکەوێت لە تەلەڤیزۆنەکانە بۆیە ئەمە خاڵی سێمە کە زۆر گرنگە بەداخەوە لە سۆشەل میدیایە لە کەناڵەکانە ئەمڕۆ زۆر بەڕوونی ئەو بابەتە جوانترین ئافرەتێنن بۆ ڕێکلام بۆ غەریزەی جنسی بۆی گەنج زیاتر تەماشایکە ئیتەنەمە مەرجی سێ مەرجی چوارم ئەبێ شکاندنی کاڵای بەرامبەری تیان نەبێت تۆ کاتێ ڕێکلام بۆ خۆتەکەی کاڵای من نەشکێنی پێغەمبەری خوا فەرمووی کۆی ابن عباس گێڕێتەوە لا ضرر ولا ضرار لا يبيع أحدكم على بيع أخيه تۆ نابێ بۆ باسکردنی کاڵاکەی خۆت شتەکەی من بشکێنیت مەسەلەن بڵێ هەر کەسێک ئەمەی هێناوە ئەمە عادیە بەسەوەی من ئەسڵە ئێوە شکاندنی کاڵای خەڵکە بۆیە مەرجی چوارەمەوەیش کاڵای خەڵکی تر نەشکێنی مەرجی پێنجەم بە کورتی ئەوەیە دژایەتی نەبێ لەگەڵ عەقیدەی ئیسلامیدا یعنی لەگەڵ بابەتە عەقیدیەکان مەسەلەن ڕێکلامکردن نەبێ بۆ ئەوەی کە
تۆ خاچێک لای خەڵک خۆشەویستکەیت کەنیسەیەک لای خەڵک خۆشەویستکەی مەسەلەن وەنیە ئاگر پەرستی لای خەڵک خۆشەویستکەیت بتپەرستی لای خەڵک خۆشەویستکەیت ڕێکلامکردن نەبێ بۆ شتێکە لەگەڵ عەقیدەی مسلمانە نەگونجێت. خاڵی شەشەم و کۆتایی نابێ زیادە ڕەویت یابێت لە ڕێکلامە. جا زیادە ڕەوی لەو پارەی کە سەرفەکەی زیادە ڕەوی لەو قسەی کە ئەیکەی مەسەلەن کاتێک تۆ سەیری ڕێکلامەکە هەر لە برنجەوە دەست پێ بکە حار هەمویان ئەڵە دەنگ درێژی کە ئەنەوەچی برنجی دەنێک کورتەیە مەسەلەن خراپە مەسەلەن ینی هەمووی ئەڵێ وایە درێژی هەندی نازانم چی نەما بەدوێ مەبەستم ئەبێ بەڕاستی زیادە ڕۆیتیان نەبێ. خوای پەروەردگار لە قورئانە باسی ئەومان بۆ کە فەرمێ وەلا تسرفوا إن الله لا يحب المسرفين إن المبذرين كانوا إخوان الشياطين. قورئان باسێکە ئینسان نابێ بۆ نمونە کابرا هەم لە ڕێکلامەکەیە ڕێکلامی واڵە 2 دەفتەر دۆلاری تێچێت ئێمە ئیسرافە بەڕاستی تەنیا دەوچێت بە هونەرمەندێکی ناودا هەر ئەو پارەیە بن بەس بە خودی خۆی کە بەشداریەکە لە بەس بەشداریەکە لەو ڕێکلامەدا ئەمە کاری ئەمە ئیسرافکردنە. ئیسرافکردن لە جۆری ڕێکلامەکەیە لە سەرفکردنی پارەیەکی زۆر بێشومارە بۆ ڕێکلامەکە یاخود لە قسە گەلێک لەسەر ئەم ڕێکلامە کە ئەسڵ و ئەساسی نییە چێتە بابی درۆوە ئەچێتە بابی زیادە ڕەویشەوە. بۆیە هەر کاتێک ئەم 6 مەرجە لە ڕێکلامدا هەبوو شەرعیە هەر کاتی ئەم 6 مەرجیتیانە بوو ئەوە ڕێکلامێکی ناشایە. کاک لیوان لە ماوەی ڕابردوودا لە 2019 بۆ ئێستا دەتوانین بڵێن چەند ڕێکلامتان ڕاگرتە بێ یاخۆ ژمارەکە زۆر نییە ئەگەر زۆر نییە بۆ لە ڕاستیە لە دوای 2009 هەر چۆنڵێ هاوکاتە لەگەڵەوەی کەم بوومەتە بەڕێوەبەراتی ڕاگەان چاق بڵاوکردنەوەی سلێمانی لەو کاتەوە هەرچەندە ئێمە ئەو یاسایەمان هەبووە و بە حکمی ئەو بەردۆخی کە هەبووە بەردۆخ لە دوای ساڵی 2020 نەخۆشی کۆرۆنا هات و ینی هەموو وارەکانی ژیانی تێکدا دواتر لە هەرێمی کوردستان قەیرانی موچە و ئەو شتانە هەبووە فەرمانەکان بە تایبەتیش فەرمانکەی ئێمە داوامشتوان وەکو پێویست نەبووە بۆیە کەمتر دەستکراوە بوون کە وەک خۆی یان وەکو پێویست چاودێری مەسەلی ڕێکلام و ڕێکلامی بازرگانی و هەموو ئەو شتان دەبکەین بەڵام ئەوەندەی کە خۆمان درکمان پێکردوێ یان ئەگەر سکاڵایەکمان بۆ هاتبێ هەوڵمان داوە لە ڕێگەی فەرمانکەن لە ڕێگەی نووسراوە ئەو چەند ڕێکلامێکمان پێ دابردوون هەر پێمان سڕێنێتەوە خۆم ڕێکلامانە و بۆچیش بنمونە ڕێکلامێک کرا کە کاتی خۆی بۆ پەنیر بوو لە ناو ڕێکلامەکەیە زۆری لە سوکاتیتیا و بۆ ڕەگەزی مێ ئەوە ئەنی ئەو کات هەند لەگەڵێکی دی ژنانی کوردستانە بەیەکەوە هەندێک گفتوگۆمان کرد و هەند چەند کۆبوونێکمان کرد و یادداشتێکمان حاضر کرد دامن بە حکوومەت و بە پەرلەمان و ڕێکلامەکەشمان پێلابردن پێمان ڕاگرتن چەند جارێکی تریش هەر کە سکاڵا هەبووە لە دژی ئەو ڕێکلامانە کە کاریگەری لەسەر مجالێکە بووە لەسەر بوارێکە بووە یان لەسەر شەریحەیەکە بووە لەسەر ئاین هەبووە چەند ڕێکلامی تر کە لە ڕێگەی پەیوەندی خۆمانەوە ئەو کۆمپانیایە یان ئەو شوێنی کە ڕێکلامەکەی بڵاو دێتەوە ئاگادارمان کردوون کە ڕێکلامەکان ڕابگرن ئەگەر ڕێکلامەکان ڕانەگرن ئێمە لە بەرامبەردا بڵێن شکاتیان لەکەین لەو ڕێگەی ئێمە زۆرتە ئەو ڕێکلامانەمان ڕاگرتووە. کاک ئەری ئەوان بە ڕاشکراوانەتر بین لەسەر بابەتەکە وەکو جەنابتان ئەزانن کە ژمارەیەکی زۆر ڕێکلام ڕۆژانە لە کەناڵەکانەوە دەڕوات هەر یەکی و بە ئاوازێکی خوێن و هەرکەسی و ئەڵێ بە باڵای کاڵای خۆیان گۆرانی ئەشڕێ قسەمان ئەوەیە کە لە ماوەی ڕابردوودا ئێوە چ هەنگایەکتان ناوە بۆ ئەوەی کە ئەم ڕێکلامانی ئەچنە ناو شاشەکان و لە شاشەکانەوە بەخشەکرێ تەصدیق بکرێت لایەن جیهەتی معنیەوە مەسەن من وەکو جەناو باسەکە مەسەن ڕێکلامێکی پەنیرە ئایا لایەنی معنی بۆ بابەتەکە خۆراکە چێکی ئەو بەرهەمەی کردوتەوە دڵنیایی داوە کە ئەم خواردنە شایانی ئەوەیە کە ڕێکلامی بۆ بکرێت یاخود نەخێر خۆی لە ڕاستیدا ئەم شتە دوولایەنەیە ئێمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری و بە تایبەت بەڕێوەبەراتی گشتی ڕاگەان و چاپ بڵاوکردنەوە درکمان بەوە کردووە هەر بۆیش لە ساڵی 2023 دوای گفتوگۆیەکی زۆر و هێنانی خەڵکانی ئەکادمی و شارەزار لەو بوارانەیە ئەو ڕێنمایەمان هەموار کردەوە و وامان کرد کە بچێتە بواری جێبەجێکردنەوە بەڵام ڕاگیرا ئەوە درکردن بۆ بەوەی کە ڕێکلامی بازرگانی چەکێکی دووسەرە لەگەڵەوەی کە خزمەتە بە کۆمەڵگا خزمەتە بەندباری بازرگانیە کشت و کاڵە
یان خزمەتە بەو کاڵایانە خزمەتە میدیا بەڵام ئەگەر وەکو پێویست بەکار نێنرێ زیانی گەورە بە کۆمەلگاگەێنێن کاریگەری خراپی هەیە لەسەر تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی و ژیانی ڕۆژانەی ئێمە ئەمە وەکو وەزارەتی ڕۆشنبیری ئێمە درکمان بۆکتە بووە ئەو هەنگاومان بۆ ناوە ڕکلامیش بەشێکی ئەسەوای لات و بۆ بە بەشێکی گرنگ لە ژیان ئێمە و بەپێی توانای خۆشمان لە هەر شوێنێک ئەگەر ڕکلامێک هەبوو بێت درکمان بە مەترسیەکەی کردبێ ئێمە پەیوەندیمان بۆ شوێنە کردووە ئاگادارمان کردوون من نمونەیەکی بۆ بێنمەوە ئەمە ڕەنگە دەرکردن بێ یەکێک لەو کەناڵانی خۆمان بەرهەمێکی زۆر جوانی هەبوو بۆ مناڵان ئەنی بەرهەمەکە لە ماوەی زۆر کەما چوە ناو خەڵکەوە چوە ناو مناڵانەوە هەتا وای لێ هاتبوو کە زۆربەی گەورەکانیش ئەو بەرهەمان ئەوتەوە پاش ماوەیەک هەر خۆیان هاتن گۆرانی و ئاوازی ئەو بەرهەمە جوانی خۆیان خستە سەر ڕکلامی کاڵایەک من بانگ کردن بۆ ئێرە یەکەم جاوتی ئێمە خۆمان ئەو بەرهەمە بەرهەمی ئێمە پیان ناخۆش بوو بەڵام پێم وتم ئەو بەرهەمێکە ئێستا بۆ مڵکی گشتی ڕاستە ئێوە خاوەنی ئەو بەرهەمەن وای لێ هاتوو ئێستا ناو خەڵکە خەڵک هەمووی ئێڵێتەوە لە ناو مناڵانە خۆشەویستێکی گەورەی هەیە وتم ئێوە هەڵەیەکی گەوراکەن ڕەنگە لە پێناوی $1000 ئەو بەرهەمە جوانتان وای لە بکەن ڕکلام بۆ کاڵایەک یان مادەیەکی وەکو برنجێ بۆ شتێ بکەن ئێتر خوان فعلەوتیان ئەو قسەیە زۆر ڕاستە گەشتە ئەو بڕوای و ڕکلامەکان لابن لایەنێکی تریشی ئەوەی بەڕاستی ڕەنگە ئەمیشە هەر حکوومەت نەبێ ئەبێ خەڵکیش هەست بە بەرپرسیارەتی بکات بەڵام کۆتاییدا هەر ئیشی لایەنی پەیوەندیدارە کە یاسایە دابنێت و ئەم خەڵکە لە قاڵم بە قسەکەشم ئەوەیە من نامەوێت دوای ڕکلامەکان ئێوە چێکی بکەنەوە یعنی قسە پرسیارەکەی من بۆ ئاراستەیە بۆچی هەوڵ نادرێ فلتەرێ بکرێت کاتی ڕکلامەیە بۆ کەناڵەکەی من وەرەقەیەکیشی لەگەڵا بێ ئەمە فڵان بەڕێوەبەرایەتی موافقەی کردووە ئەم بەرهەمە شیاوی ئەوەی ڕکلامی بۆ بکرێت بۆ ئەمە نییە لە کاتێکا ئێوە پاڵپشتی یاساییشتانەیە بەڵێ بۆ ئاماژەم پێکەوتمە ئەم شتە دوولایەنەیە ئەبێت ئەو کۆمپانیانە ئەو شوێنانی کە ڕکلامەکە ئەکەنیان ئەو شوێنی کە ڕکلام بۆ کاڵاکەیەەکە ئەبێ ئەوانش هەست بەرپرسیارەتی بکەن ئەنی هەست بە بەرپرسیارەتی بن کە ئەو ڕکلامەی کە ئیکەن هەم ئەو کۆمپانیایی کە ڕکلام بۆ کاڵاکەیەەکە هەم ئەو شوێنە یان ئەو کۆمپانیا جا کوێیەکە هەڵ ئەسێ بە دروستکردنی ڕکلامەکە ئەو ڕکلامی بازرگانیە ئەبێ ئەوانش هەست بە بەرپرسیارەتی بکەن کە ڕکلامی بکەن ڕەچاوی ئەو شتانە بکەن چونکە ئەو کۆمپانیانە ئەو شوێنە هەموو مۆڵەتیان هەیە بێجگەلەوە مەسەلەی ڕکلامی بازرگانی هەر تایبەت نییە بە وەزارەتی ڕۆشنبیری پەیوەندی بە وەزارەتی ڕۆشنبیری هەیە پەیوەندی بە گەشت و گوزارەوە هەیە بە گەشت و گوزارەوە پەیوەندی بە پیشسازی و زەوە هەیە بەڕاستی بە شێوە لە شێوەکان پەیوەندی بە دەستەی ژینگەوە ئەوەی کە پەیوەندی بە خۆتان بۆ هەوڵ نادەن ئەوەی کە پەیوەندی بە ئێوە تا موافقی لایەنی پەیوەندیداری بۆ نەگیرن چێتە ڕکلامەکان و بۆچی ناتوان بڕیارێکی وابن ئێمە هەنگاومان بۆ هەڵنا ئەو ڕێنمایی کە لە ساڵی 2023 دەرچووە زۆر پێرفێکت بوو زۆر شاملە بەپێی ئەو ڕێنماییە لیژنەیەک لە بەڕێوەبەراتی گشتی ڕاگەان چاپ وڵاتم کە لیژنەیەکی سێکەسیە ئەو لیژنەیە دانراو بۆی کە هەرچی ڕکلامێکە ئەکری لەلایەن ئەو کۆمپانیایانەوە بچێتە ئەو بەڕێوەبەراتێت چێک بکرێت بە فلتەری ئەوانە تێپەڕێ ئەنج بڵاو بکرێتەوە و ئەو سێکەسێک کە بڵێن بەپێی ڕێنمایەکە ئەبێ ئەو سێکەسە ئێکیان یاسایی بێ ئەو دوانێت تریش دوو خەڵکی ئەکادیمی بن لە بواری میدیا و لە بواری ڕاگەاندنە ئەمە ئەو لیژنەی کە لە بەڕێوەبەراتی گشتیە و چێکی ئەو ڕکلامە ناکە فلتەری دواتر بەڕێوەبەراتی شارەکان بووم بەپێی ئەو ڕێنماییە لە بەڕێوەبەراتیەکان شارەکان بڕیارەکە وا بوو کە لیژنە هەبێ لیژنەیەک سێکەسی هەبێ ئەم لیژنانە بە دوواداچوونی مەیدانی بکەن بە دوواداچوونی مەیدانی بەو معنایە کە هەموو ئەو ڕکلامانی کە بە فلتەری بەڕێوەبەراتی گشتیاتی ئەپەڕن ئێمە چاودێری بکەین ئەگەر زانیمان وەکو پێویست نییە یان ڕیکلامێک لە دەرەوەی ڕێنمایەکانی ئێمە بڵاو ئەکرێتەوە دەرئەچێ ئێمە بە دوواداچوونی بۆ بکەین و ڕێگری لێ بکەین و بەپێی ئەو سەرپێچەی کە کردوێتی ئێمە سزای بین هەنگاوەکانی وەزارەتی ڕۆشنبیری و بەڕێوەبەراتی ڕاگەاندن چاپ بڵاوکردنەوە ئەوەیە وەکو سپۆڕێکی زانکۆ و لە بوارەکەش وەکو سەرۆکی ڕێکخراو چەمک کەواتە ئەتوانین بڵێن جەنابەت یەکێک لە پەیامەکانەوە هیچ یاساکە هەیە بەڵام وەکوڵە نەبەکامە وەکو پێویست نییە کەم و کوڕی هەیە مەتااتیە ئەو ڕێنمانی کە لە ساڵ 2023 دەرچووە کاری پێ ناکرێت لەبەرەوەی کە بووە کە ئەوتێ ئازادی ڕادەبڕین و ئەوەی لە قاڵ بڵێ بەشێکی ڕخنەکان لەسەرەوە بوو ئازادەکان دەربڕین و ڕۆژنامەگەری پاساوەکان لای جەناب و بەجێ بەشێکیان بەجێن بەشێکیان هەڵەتێگەیشتە لە ناوەڕۆکی ڕێنماییەکە چونکە لە ڕێنمایەکە یەکێ لەو هەڵانی کە کراوە ڕۆژنامەوان لە بەکارهێنەر جا نەکراوەتەوە بۆ نمونە تۆ بەکارهێنەرێکی فەیسبووکی ئاگاداری هیچ جۆرێک لە یاساکانی
ڕاگەیان و ڕۆژنامەگەری نیە ئاگاداری بۆ نمونە پێوەرەکانی ڕاستاپیشەیەکانی ڕاگەیاندنی هەشتێ بە خەیاڵتایەت ئەینوسی کۆمنتی لەسەرەکەی وێنەیە ڤیددیوە بڵاویەکەیتەوە ئەمە بەکارێنەرێکی تۆڕە کۆمەڵایەتەکەیان ڕەنگە ئاسایی بێ بەلایەوە بەڵام ڕۆژنامەوانێک کە مەفروض وایە لە چوارچەوەی دەستگایەکی ڕێگە پێدرا و مۆڵەت پێدراودا ئیشەکە ئەمە گرنگە ئاگاداری هەم یاساکان بێ هەم ئاگاداری پێوەرەکان بێ لە ناوڕۆکی ڕێنمایەکە ئەمە جا نەکراتەوە کە جا نەکراوەتەوە تۆ کەی خوێنیتەوە وا دەرەکەوێ بەشێک لە ئازادەکانی دەربڕین لەوێدا کۆتوبند کراوە پێت وایە لە پەرلەمانی کوردستان بۆچی یاساکە بەو شێوە نەبوو کە بەتڵی ئێوە بێ پاساوەکەیان چی بوو لە پەرلەمان نەبوو ئەمە ڕێنماییە ڕێنمایی لە وەسڵ ڕێنمایەکە نیە یاساکە کە باسڕێکلامی ڕێکلام بەڵێ یاساکە کە دەچێدا بۆچی بەدڵی ئێوە نەبوو پاساوی ئەوان چی بوو یاسا ڕێکخستنی ڕێکلام وەکووتم ئێمە مسودەکەیمان گۆڕانکاری زۆرمان بەسەرێنا پێشنازی زۆرمان بۆ کرد هەندە بڕگە هەبوو پێشنازی لابردینمان کرد پێشنیازی دانانی بڕگەی نوێمان کرد بۆ زیاتر ڕوونکردنەوەی ناوەڕۆکی یاساکە بەڵام کە چۆتەوە ناو پەرلەمان لە پەرلەمانە لیژنەی یاسایی هەیە لیژنەی یاساییش زۆرتر ئیمانی بەوەیە کە یاساکان کورت و پوخت و دیاریکراو بێ لە کاتێکە ئەمە پاساوێکی وەکڵە زۆر پیشەوەرانە و زۆر زانستیانە نییە چونکە هەندێک یاسا هەیە پێویستی بەوەیە بەرگۆ مادەکانی درێژ بێ ینی هیچ مبەڕێک لەوەیان نییە گرنگەوەی یاساکە ڕوون بێ بەڵام ئەم یاسایی کە ئێستا هاتووە درەوە بۆ ئێمە ناڕوونە دقەکانی ناڕوونن بۆ دادگا ناڕوونە بۆ لاوازیشی کردووە هەر ئەوەش لاوازی کردووە چونکە تۆ کە هەندێک چەمکی مەتاتی لە ناو یاساکەیە دانەی دادوار ئەکەوێتە سەر وەکوڵەیە خەیاڵ و بیرکردنەوە و تێڕوانینی خۆی بۆ تعریفکردنی چەمکەکان بۆ لەگدانەوەی یاخود پشت بە شارەزا بەسێ شارەزاش لە هەندێک بواردا ڕەنگە نەی پێکێ یا دادوە ڕەنگە لە هەندێک بواردا شارەزایی خوێنەواری نەبێت لەو مەجالەیەوە نەی پێکێ بۆیە باشتر وە بوو ناوڕۆکی یاساکە هەم ڕوونتر بێ هەم ورتر بێ لەوەی کە دەستنیشانی ئەو بکە کە ئەو ڕێکلامانی بەرهەمێت چۆن بن و بچ شێوەیەک بن و قەتەکەکراوەکانی بە دیاریکراوی چی بێنەک بە مەتاقی باسیکە. هاوکات لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی مامۆستا عەلی باپیر نووسەر و ڕووناکبیری گەورە و دیاری کوردستان پەیامێکی هۆشیاری بۆ تەواوی لایەنە پەیوەندیدارەکان ئاڕاستە کرد و ڕایگەیاند کار و بژێوی خۆتان بە ڕیکلامی ناڕاست و ناڕوون حرام مەکەن. لە سەرەتای پەیامەکەی مامۆستادا هاتووە ڕیکلامکردن بۆ کاڵاب بە شێوەیەک کە زیادەڕۆیی زۆری تێدا بکرێت پێچەوانەی بنەمایەکی گەورە و گرنگی ئیسلامە کە ڕازگۆییە هەروەها پێچەوانەی دڵسۆزی و ساغیە و جۆرێکە لە فێڵ و فریودان کە لە ئیسلامدا گوناهێکی گەورەیە. لە کۆتایی پەیامەکەی مامۆستادا هاتووە هیوادارم سەرجەم ئەو لایەن و کەسانەی دەیانەوێ ڕیکلام و بانگەشە بۆ کەلوپەل و کاڵاکانیان بکەن بەو پەڕی ڕازگۆیی و دڵسۆزی و دادگەری و ئەدەبە شەرعیەکان ڕەچاو بکەن و چاودێری خوا بەسەر خۆیانەوە ببینن بۆ ئەوەی هەرچی زیاتر لە هەردوو گوناهی فریودانی خەڵک و بژێوی و پارە پەیداکردن بە شێوازی ناشەرعی و ناڕاست دوور بن. کەوتە پەیامتان لە ئەو فەوزایی ئەو دۆخی کە هەیە بەداخەوە وەکو دەبینن کە ڕیکلام بەردەوام لە هەموو نەوەکان لە میدیاکان نەکرێت وەلهەمەکەی شەمەوەساڵی باپیر پەیامێکی بۆ کەناڵەکانی ڕاگەیاندن بڵاو کردەوە و دواتریش ئاڕاستی کەناڵی پەیامیشی کرد کە پێویستەکە بە ڕازگۆییانەوە بە دیقەتەوە ڕیکلامەکانیان بڵاو بکەنەوە بۆ دەستخستنی پارەیەکی ڕەمزی میزداقێتی خۆیان و تەنانەت لە ڕووی قیامەتی شەوپارەی خۆیان حرام نەکەن تا چەند بە گرنگێزانن کە هەموو لایەنەکان بێنە سەرخەت بۆ ئەوەی ڕازگۆیی و ڕوونی لە ڕیکلامکردنا بێت بە کللتور. لە ڕاستیان من هەر لە قسەکانی پێشوشمە ئاماژەم بۆ کە دوتم بەرپرسیارەتەکە ڕەنگە تەنها لەسەر حکوومەت نەبێ وەک خۆزانی ئێستا زۆرتر کلامەکان لە ڕێگەی کەناڵەکانی ڕاگەیاندنەوە بڵاوکرێنەوە لە ڕێگەی میدیا و سوشیال میدیا و ئەوانەوە و ئەم کەناڵانش بەشێکیان ڕەنگە هیچ حیزبەکانن بۆیە بەڕای من ئەرکی جگەل لە ئەرکی حکوومەت ئەرکی هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن کۆمپانیاکان ئەو شوێنانی کە ڕیکلامەکەن بۆ کاڵایەکە بۆ خواردنێکە بۆ هەر مادەیەکە پێویستە هەست بە بەرپرسیارەتی کۆمەڵایەتی بکەن چونکم بەڕاستی جاری وایە ڕیکلام بۆ هەندێک کەرەسە ئەکەن بۆ هەندێک کاڵا ئەکەن
کە ڕەنگە کاریگەری خراپی لەسەر نەوەکانمان هەبێ کاریگەری خراپی لەسەر مناڵەکانمان هەبێ ئەگەر هەست بە بەرپرسیارەتی نەکەن ڕەنگە ڕیکلام بۆ بەرهەمێ بکەن بۆ کاڵایە بکەن کە مناڵەکانمان زۆرتر خوی بە نێوزیانی گەوریان پێ بگەێنێ لەبەر ئەوە بەرپرسیارەتەکە لەگەڵ ئەوەی کە حکوومەت هەڵئسێ بەکاری خۆی پێویستە کەناڵەکانی ڕاگەاندن میدیا سۆشیال میدیا کۆمپانیەکان ئەوان شەند بە بەرپرسیارەتی بکەن بەپێی هەندێک معیار هەیە کە دانراوە کە خۆشیان ئەزانن ڕیکلامەکانیان بکەن و ئەو کۆمپانیانشی کە ڕیکلامەکەن ئەبێت ئەوانش هەست بە بەرپرسیارەتی بکەن وا بکەن کە ئەو ڕیکلامەنی کێگەن کاریگەری لەسەر ئادابی گشتی نەبێ کاریگەری خراپی لەسەر ئاسایشتی گشتی و لەسەر تەندروستی خەڵکو لەسەر مافەکانی مرۆڤ نەبێ کاریگەری لەسەر جیاکاری ڕەگەز نەبێ بنمونە ئێستا بەداخەوەڵێم زوبێ ئەو ڕیکلامانی کە ئەکرێت زۆرتر ژن و مناڵ بەکارێنن ئەتوان بڵێم لە ڕیکلامی بازرگانی ئەم ئێستاە ژنان و مناڵان قوربانی یەکە من زۆر جار ژن بەکارێنن بۆ ڕیکلامکردن بۆ ئۆتۆمبیلێکە بۆ ڤێلایەکە بۆ کاڵایەکە بۆ هەر شتێ یان جاری وایە خێزانێ بە کاملی بەشداری لە ڕیکلامکردنەکەن بۆ کەرەستەیان بۆ شتێک ئەمانە ئەرکی خەڵکیشە ئەو کەسانی کە بەکارێنرێن بۆ ڕیکلامەکان هەستا ئەوان حەقە ئەوانش هەست بە بەرپرسیارەتی بکەن و زۆر ئەوەنە نەچنە ژێرباری ئەنجامدانی ئەو ڕیکلامە لە بەرامبەر وەکنی بڕێک پارەدا لەبەرەوە بەرپرسیارەتەکە گشتی و ئەبێ هەمووان هەست بۆ بەرپرسیارەتی بکەین مامۆستا عەلی باپیر مامۆستای ئێمە مامۆستایەکی بەڕێز و خوێنەوار و ئاهلی وەرعە و دڵنیام ئەگەر دنیای بیوستایە بۆ حیزبەکەی بۆ کەناڵەکەی فتوای وای نەعەدە دەرگای زیاتری ئەکردەوە تاوەکو کەناڵەکەی لەم بێپارەی و لەم قەیرانی دارایە نەجاتی وایە بەڵام جەنابی مامۆستا بابەتە دینیەکە و بابەتە شەرعەکەی بەلاوە گرنگتر بووە لە بەدەستێنانی پارە و سەرۆت و سامان بۆیە جەنابی مامۆستا و فتوایی داوە ئەو فتوایی نەقڵ کردووە ئەو پەیامەی ناردۆ بۆ کەناڵی ئاسمانی پەیام تاوەکو خۆیان نەخەنە ئەو ناشەرعیەوە خۆیان نەکەنە ئەو بازاڕە قەرەباڵخەی کە حەڵاڵ و حەرام تێکەڵ بووە کە یەکێک لە نیشانەکانی هاتنی قیامەت ئەوەیە ئینسان بەس پارەی دەستکەوێ گوێی لێ نییە ئەمینە الحەلال ئەمینە الحەرام مامۆستا دیارە خەمی دینی خەڵکی هەمان کاتە بۆ بازرگانەکانی پەیامەکەی بۆ بازرگانەکانیش من پێم وایە مامۆستا خەمی قیامەتی خەڵکێتی ئینسان زۆرجار خەمی دنیای خۆیە خوات بەڵام بێکێ خەمی قیامەتی ئەو کەسە بخوات پێم وایە پەیامەکەی مامۆستا پەیامێکی دڵسۆزانەیە پەیامێکی دڵسۆزانەی ژیرانەی مامۆستایانەیە کە لە جەنای مامۆستا عەلی باپیر هەرەوە چاوەڕوانەکرێ بەڕاستی ئەم دەرگایە هەم لە ئەچەنێ من قەناعەتم وا بووە لە ڕابردووشدا شتێکی وا ناشەرعی زۆر نەبووە ناڵێن نەبووە بەڵام بڵێن زۆر نەبووە لە کەناڵی ئاسمانی پەیامدایان لە کەناڵەکانی تری سەر بە پەیامدا یان بە سەر بە کۆمەڵی دادێری بەڵام ئەو فتوای مامۆستا زۆر گرنگە بەڕاستی هەموو لایەک اعتیباری پێ بکەن چکە بابەتێکی شەرعیە و بابەتێکی قیامەتیە هیچ کەسێک خۆی نەخەڵەتێنە کەسێک دیجیتال میدیایەکەیە فەیسبووکێکیە 100,000 لایکیە یان مەسەلەن شتێکی تری هەیە ئەوانش ئەگرێتەوە بەڕاستی یعنی ئەمە لە قیامەتدا من کۆتا قسم لە خزمەتانە ئەوەیە بەو بەڕێزانەی کە بازرگانیەکەن کە ڕێکلام بۆ خەڵکەکەن لە ڕۆژی قیامەتدا هەموو شتێک یەک پرسیاری لێکرێت بەڵام لە پارە دوو پرسیارەکرێت هەموو شتێک لە قیامەتە لە عمرت یەک پرسیارەکرێت لە نوێژت یەک پرسیارەکرێت بەڵام لە پارە دوو پرسیارەکرێت چۆن دەستت کەوت چۆن سەرفت کرد تەنها لە پارەیە دوو پرسیارەکەی ئەگەر نە هەموو بابەتەکان تر یەک پرسیارە بۆیە بابەتی پارە زۆر بابەتێکی هەستیارە هەر بۆیە خوای پەروەردگار بابەتی دابەشکردنی میراتی تەسلیمی پێغەمبەریش نەکردووە بۆ خۆی دابەشی کردووە خوای تەعالە یعنی نێداوە دەست پێغەمبەرەکەشی بۆیە بێ هەموو لایەکمان وریابین تا بە پارەی حەرام ئەو منداڵە گوناحە شیرەخۆرە گوناهی چییە کە بە پارەی حەرام گەورە بێت لە کۆتایی بەرنامەکەدا چیمان بۆ ڕوونبوویەوە ئەومان بۆ ڕوونبوویەوە سەر ڕایبوونی یاسایەک لە ساڵی 2019 کە تایبەتە بە ڕیکلامی بازرگانی بەڵام بەهۆی ئەوەی کە یاساکە ورد و درشتی بابەتەکەی نەخستۆتە گەڕ و نەخستۆتە ڕوو لە کۆتایی بەرنامەکەدا چیمان بۆ ڕوونبوویەوە ئەومان بۆ ڕوونبوویەوە کە سەر ڕایبوونی یاسایەک کە 2019 تایبەتە بە ڕیکلامی بازرگانی بەڵام بەهۆی ئەوەی کە ورد و درشتی بابەتەکەی تێدا
ڕوون نەکراوەتەوە ئەتوانین بڵێن فەراقە گەورەکەی لە هەرێمی کوردستان پڕ نەکردوێتەوە و ئەو ڕێنماییەش کە وەزارەتی ڕۆشنبیری بڕیار بوو لە ساڵی 2023 دەری بکات بەڵام ئەویش بەداخەوە بە پاساوی ئەوەی کە قۆرەقی ئازادەکان دەکات ئەویش لەلایەن سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئەو کاتەوە هەڵوەشێنرایەوە لە ئێستادا کار بە ڕێنمایەکانی 2004 دەکرێت. ئەوەشی پەیوەندە بە ئیجراعاتەکان لەگەڵ کۆمپانیاکان بە ڕێژێکی زۆر کەم کراوە و هۆکاری نەکردنەکەشی بۆ ئەوە دەگەڕێتەوە کە ئەو فەرمانبەرانی لە ئەو فەرمانگە مەعنیانان وەکو پێویست کە بەهۆی دواکەوتنی موچەوە ناتوانن کارەکانیان ڕایی بکەن و ناتوان دەوامی پێویست بکەن لەبەرەوە ئەو فەراقەش کاریگەری لەسەر ئەو سێکتەرەدا ناوە کە ناتوانن وەکو پێویست لیژنەکان دەربکەن وەکو پێویست چاودێری بکەن و بەهۆی کەمی کارمەندەوە بەهۆی ڕاگیرانی دامەزانیشەوە بە هەمان شێوە کارمەندی پێویست نییە کە کۆنتترۆڵی ئەم هەموو کەناڵ و دەستگای ڕاگەاندنە بکات لەوەی کا چاودێریان کە هەلایەنێک کە بە شێوەیەکی نەرێنی کار لەسەر ڕکلامی بازرگانی دەکات بیاندا بەدادگا و خاڵی کۆتایش کە خاڵێکی گرنگە ئەویش ئەو بەرهەمەیە کە پێویستەکە لایەنی پەیوەندیدارەوە چێکردنەوەی بۆ بکرێت دواتر مۆڵەتی پێ بدرێت کە تۆ شایانی ئەوەیە بەرهەمەکەت بدرێ بە دەستگایەکی ڕاگەیاندن کە بڕیار بوو لە ڕێنمایەکەی ساڵی 2023 ئەو کێشەیە چارەسەر بکە بەڵام بەداخەوە بەهۆی دەرنەچوونی ئەو ڕێنمایە و بەهۆی ئەوەی یاساکەش زۆر بەوردی دانەڕێژراوە نەتوانراوە ئەو خاڵە گرنگەی بەشی ڕیکلام کارا بکرێت کە پەیوەستە بەوەی تۆی خاوەن بەرهەم پێویستەکە پاڵپشتیەکی معنی لە یەکێک لەو فەرمانگانە لەو بەڕێوەبەرایەتیانە کە پێویستە بە بەرهەمەکەت وەرەقەیەک نووسراوێک وەربگری کە پێت بوتێ ئەم بەرهەمەی تۆ شایانی ئەوەی ڕیکلامی بۆ بکرێەوە بە دەستگا ڕاگەیانەکەش بڵێ فەرمونون ئێوە ئەتوانن ڕیکلام بۆ بەرهەمە بکە بەڵام بەداخەوە لە ئێستادا ئەو فلتەرە نییە هەر کۆمپانیایەک بێوێ دەتوانێت ڕیکلام بکات تا بەرنامە وەیە گەیشتنەوەیەکی دیکە بە خودایەتان دەسپێرم کەس با دەزیان ناکات.